ئێوارتان باش مینەروی سەرخۆشەویستەکان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکە لە ئێوارانی سلێمانی هاتمەوە و هیوادارم لەم ئێوارێژدا بابەت و باسەکەمان جێگەی ڕەزامەندی ئێوە بێت لەگەڵ میوانێکی زۆر بەڕێزم کە لە ستۆدیۆ سەردانی کردوین و سوپاسێکین کە بە بانگشتەکەمان ڕازی بوو بۆی بتوانین گفتوگۆیەکی لەگەڵ بکەین دەربارەی کێشەکانی کارەبا و پرۆژەی ڕووناکی و کە بەدڵنیاییەوە لەم ماوەیەدا هەمووان سەرقاڵی ئەو ئەتوانین بڵێن قسە و قسەڵۆکانین کە دەربارەی ئەم پرۆژانە باز دەکرێت و بە کۆی گشتی کارەبا کێکێکە لە هەرە پێداویستیە گرنگەکانی ژیانی ڕۆژانەمانجا لەگەڵ زۆر بەڕێز سیروان محەممەد و تەبێژی بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانی ئەم پرۆگرامەتان پێشکەش دەکەم دڵنیام وەڵامی زۆرێک لە پرسیارەکانی ئێوەی لەلا دەبێ و هیوادارم کە ئێمەش بتوانین زۆرترین لەو پرسیارانی ئاراستە بکەین کە بۆ ئێوە جێگەی سەرنجە. کاک سیروان زۆر بەخێر بێ، خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر زۆر سپاس بۆ کەناڵی سلێمانیش بۆ ئەم بابەتە هیوادارین بتوانین بە هەردوو لامانیانی گفتوگویەکی سوود بەخش بێ و بتوانین زۆرترین زانیاری بە بینەرانی کەناڵی سلێمانی بێ. هەمان هیوامان هەیە و دەستان خۆش بێ و سوپاسدانەکەین ماندوو نەبن. کاک سیروان دەبێت هەر لە سەرەتا لەو پرسیارە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستان لە ئێستادا بەرهەمهێنان و دابشکردنی کارەبا لە چه ئاستێکدایە و بۆی دواتر لەسەر پرۆژەی ڕووناکی بەتایبەت دەمێ قسە بکەم، بەس بۆ ئێستا بەرهەمهێنانی کارەبا لە چه ئاستێکە کە هێشتا پرۆژەی ڕووناکی لە هەموو ناوچەکان جێگیر نەبووە. تەبەن دیارە بەنسبەت بڵێن دۆخی کارەبا بەگشتی لە کوردستان ئێمە بڵێن بەداخەوە یعنی لەبەر ئەوەی با بڵێن بە کۆمەڵێک مەشاکلی داراییە ڕۆشتوین، یعنی ئێمە لە ساڵی 2013 بە دواوە کە لەو کاتی قەیرانی دارایی دروست بووە ئێمە لە ڕووی پێدانی سەعاتەکانی کارەباوە ڕۆژ بە ڕۆژ هاتوونێتە دواوە، یعنی بەپیداتە لە ساڵی 2013 لە لوتکەی باشی دۆخی کارەبا بووین، یعنی لە سلێمانی 22 ساعات و 20 دقە کارەبا هەبووە لە ساڵی 2013. لە ساڵی 2014 دابەزیوین بۆ 21 ساعت، لە 2015 هاتوونێتە خوارەوە بۆ 18 ساعت، یعنی ئێمە بە بەردەوامی با بڵێن ساعاتەکانی پێدانی کارەبا کەمی کردووە. تەبەن هۆکارەکانیشی زۆر بووە، ئیکەکان ئەوەیەکەوە هەرێمی کوردستان گەشە سندنێکی ناتەبیعی بەخۆیەوە بینیوە، یعنی لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی بەرفراوان بوون و لە ڕووی قەرەباڵغ بوونی شارەکان، یعنی دابەش نەبوونی جوگرافیا دیمۆگرافیاکە بڵین سنتەری شارەکان زۆر قەرەباڵغ بوون، خواستێکی زۆر ناتەبیعی لەسەر کارەبا زیایی کردووە. اینجا ڕاستیەکەی ئیدارەدانی کەرتی کارەباشمان وەکو پێویست نەبووە، یعنی ئیداری کەرتی کارەبا لەبەرەوەی لە کوردستانە ئیدارەکەی بە شێوازێکی کلاسیکی کۆن بووە بەڕاستی، یعنی بێ ئەتراف بەوە بکەین کەوە ئیدارەدانی کەرتی کارەبا چونکە کە تۆ شار بەو شێوەیە گەشاکە قەرەباڵغە بێ با بڵێن عەدەدی مشتەریکە زۆر زۆر زیادەکە، یعنی ئێمە مەسەرەن لە سلێمانی پێش جیابوونەوەی ئیدارەی ڕاپەڕین و هەڵەبجەی شەهید ئێمە نزیکەی 620,000 هاوبەشمان هەبووە کە کاتێک ئەم خواستە زۆرە زیاکە ئیدارەدانەکەش بە شێوەیەکی کۆن و کلاسیکی بێ کێشە و مەشاکیلەکان زیارە بێت. لە مانگەکانی بڵین یعنی ساڵی کۆتا ساڵی پارکە لە 2024 ئێمە لە مانگی 12 و یەک و ئەوانەیە لە هەندێک کاتێک دابەزیوین بۆ 5 ساعت کارەبا لە 24 کاتژمێرە. ئەمە ئیتر با بڵێن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دوای پێداچوونەوەیەکی وردی دۆخی کارەبا و شێواز و میکانیزمەکانی و ئەو بە فێڕۆچوونی کە هەیە بۆیە پێشنیاری پرۆژەی ڕووناکی کرا کە بۆ چارەسەری و یا بۆ گۆڕانکاری ڕیشەیی لە سیستەمی پێدانی کارەبا بۆ ئەوەی ئەو حکایەتە کۆتایی بێکە ناوی کێشەی کارەبا. بەڵێ کێشەی کارەبا هەموو دەزانین لە مێژینێ و چەند ساڵێکە هاوڵاتیان بە ئاواتی ئەوەن ئەم کێشە چارەسەر بێ، بەس پێشەوە مەبەست بە پرسیاری کە بکەم سەبارەت بە پرۆژەکانی کارەبا لە تایبەت لە پارێزگای سلێمانی پێش ئەوەی کە بیر لەوە بکرێتەوە پرۆژەی ڕووناکی جێبەجێ بکرێت، ئایا جێگاکان یاخود ئەو سەکتەرانەی دابەشکاری کارەبایان هەیە
ئامادەن یاخود تایبەت بۆ پرۆژێ ڕووناکی سەر لە نوێ هەموو شوێن و دابشکاری کارەباکانیش دائەنرێنەوە وەکو ژێرخان ئەگەر باسکەی مەبەسم بۆ سلێمانی خۆی پێشوەختە هەیەی یاخود خۆی ڕاستەکەی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی خۆشبختانە لە 2 ساڵی ڕابردووە کۆمەڵی خەتی گواستنەوەی کارەبای استراتیژی دانرا یعنی بۆ پێنجوێن بۆ ڕانیا بۆ بازیان بۆ سلێمانی هەموو ئەمانە توانای گواستنەوەی کارەبا زۆر زیایی کرد و لە ڕووی محەتاتیشەوە کۆمەڵێک محەتەی مۆبایل دانرا لە هەندێک ناوچەکە لۆدی زۆری لەسەر بووە بەڵام بە بڕوای من ئەگەر پرۆژێ ڕووناکی بچێتە بواری جێبەجێکردنەوەوانی لۆ دابەزی زۆر یعنی چونکە ڕێخستنەوەی نرخ و گۆڕانکاریکردن لە نرخە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە سلوکی بەکارهێنانی کارەبایە یعنی هەمومان ئەو وەختە کە بە بەرپرسیارەتیەوە کارەبا بەکارهێنین بۆیە لۆ دابەزێ بەڵام لە چوارچێوەی ئەو پلانی کە بۆ پرۆژێ ڕووناکی دانراوە ساڵانە پارەیەکیش دانراوە بۆ با بڵین فراوانکردنی تۆڕەکانی کارەبا یا گواستنەوەی کارەبا یا ئەگەر پێویست بۆ ویزگەکانی گۆڕینی کارەباش کەواتە پرۆژێ ڕووناکی دەستی دەبێت لە دووبارە دروستکردنەوەی ژێرخانی کارەبایی لە ناوچەکەدا و هێڵەکانی دابشکاری کارەبا ئەنجا من دەمەوێت زۆر بە پوختی ئەو پرسیارە بکەم و ئەم پرۆژەیە ئومێد و دڵخۆشکەرە بۆ خەڵک یاخود ئەم پرۆژەیە وەک ئەوەی کە وتراوە و زۆر قسەی لەسەر دەکرێت لێرە و لەوێ میدیا فەرمیەکان نافەرمیەکان زۆر وتەی هاوڵاتیان وەردەگیرێت کاک سیروان دەبینین بۆ نمونە خانمێکی بەڕێز لە کۆڵانی ڕەنگە کە ئەم خانمە هیچ تێبینی وردەکارێکی نییە لەسەر پێوەری کارەبا و بەکارهێنانەکەی تەنها دەڵێ گرانە ئەنجا بۆیە ئەم پرۆژەیە ئێوە بەڕای ئێوە دەبێت چۆن بێت خۆی تەبەن دیارە پرۆژێ ڕووناکی کە جێبەجێکراوە و دەستکاری و گۆڕانکاری لە هەموو نرخەکانە کراوە لە ماڵان لە بازرگانی لە پیشەسازی لە با بڵین لە حکومیشە کشت و کاڵیشە هەموو گۆڕانکاری تیا کراوە و دەستکاری کراوە بەرز کراوەتەوانێ تەبان پرۆژێ ڕووناکی بڵین ئەم پرۆژەیە وڵین هەر ئەوە یەکێکە لەو پرۆژە استراتیژی گرنگانەی کە بەڕای من ینی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتە ژێرباریەوە جێبەجێ بکە چونکە یەکێک لەو با بڵین ڕەخنە قورسانی بە بەردەوامی لە حکوومەت گیراوە نەیتوانیوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە کێشەی کارەبا چارەسەرکە کارەبای بەردەوام دابینکە ئێستا حکوومەت چۆتە ژێر ئەو بەرپرسیارەتیەوە کە ئەڵێ من کارەبای بەردەوام کابینەی نۆیەم لە استراتیژیەتی گەورەتەکانی ئەوە بوو کارەبای 24 کاتژمێری دابینەکە ئەمە بڕیارێکا بێ هەمومان پشگیری لێ بکەین و هەمومان داواکاری بێ هەموو خەڵکیش بێ وە داواکاریشە یعنی بەڵام ئەمێنێتەوانە سەر ئەو گۆڕانکاری کە لە نرخەکانە کراوە لەبەر ئەوەی کە حکوومەت گەشتۆتەوە قەناعەتێکەوە ساڵانە خەرجێکی زۆری هەیە با بڵین داهاتێکی کەمی لە کارەبا دەسەکەوێتەوانێ ناتوانێت ئاستی بەرهمێنانی کارەبا زیاد بکە بۆ ناو شارەکان بیکڕێت لەبەرەوە هاتووە با بڵین دەستکاری نرخەکانی کردووە بە بەراورد لەگەڵ مۆلیدا یعنی تۆ پاری مۆلیدەشت داوە پاری ڕئیسیشت داوە ئێستا تۆ یەک پارە ئەدەیت یعنی ئەگەر پاری مۆلیدە و ڕئیسیەکە کۆ بکەیتەوانێ کەمترە بێت لە سێستەی پا زیاتر نابێت لەوازی ئەم نرخە چۆنە کاک سیروان زۆر خەڵک لە ئێستادا ئەوەی کە بڵاوە دەڵێن نەخێر پێچەوانەکەی بە تایبەت خەڵکانەکەن باز دەکەن لە مانگێکە ئەبێ 300,000 400,000 پارە بن کە ئەمە بڕێکە پێشتر بە مۆریدە هیچ کات ئەم پارەیە نەدراوە نە لەگەڵ حکومی و نە لەگەڵەوەش بۆیە ئەگەر میکانیزمە دیاریکراوەکە چییە لە ئێوەی ببیست خۆی با بڵین ئەم نرخەکە دانراوە با بڵین دوای دراسەیەکی زۆر ینی ئەنجام درراوە کە معدەلی تێگڕای بەکارهێنانی کارەبا لە زۆربەی ماڵەکانە تقریبان لە 170 خەڵک لە سنووری 840 بۆ ینی 800 بۆ 840 کیلۆواتە بە تێگڕایی لەوانەیە لە مانگی ئەگەر وەک ئەمپێر بیڵێن ڕەنگە زانی کێشەکە چیە خەڵکیش زیاتر خیال لەسەرەوەی من دوو ئەمپێرم هەیە ئەوڵێ من سێ ئەمپێر زانی چۆنە وحدەی قیاس لای ئێمە بریتە لە کیلۆوات یعنی وحدەی قیاس تۆ بتوێ ڕاستی و دروستی تێبگەی ئەبێ باسی کیلۆوات بکەیت بریتە لە کیلۆوات کاتژمێر بەکارهێنان یعنی ئەمپێر وحدەیەکی قیاسی کارەبا نییە یعنی ئێستا تۆ کیلۆوات ئەوەیە هەر کاتێک یعنی پارەیەکە دەیت بە کارەبایە کە بەکاریهێنی بەس کە بوو بە ئەمپێر پارەیەکە دەیت
کە بەکاریشن نەهێناوە یعنی ئەگەر تۆ لە مانگێکە 15 ڕۆژ لە ماڵ نەبی ئەبێ پاری 15 ڕۆژەکەش بیت کە بەکارە نەهێناوە ئی مۆلی دەکا کە بوو بە ئەمپێر بەڵام کە تۆ بوو بە کیلۆوات ئەگەر مانگێک لە ماڵ نەبیت تۆ هیچ پارەی کارەبایەک نادی کە سەرفن نەکردو بۆیە بەڕاستی وحدەی قیاس لای ئێمە بریتە لە کیلۆوات نەک ئەمپێر ئەزانی ئەمپێر من هەموو جارێ باسیەکەم یعنی وەکو ئەگەر تۆ بڵی بە ئەمپێر وەکو بڵی مەتری تەماتە بەچەنە یعنی قیاسی کیلۆیە تەماتە نەک مەتر قیاسی کارەباش بریتە لە کیلۆوات لەبەرەوە ئەبێ ئێمە لە میدیای ئەمە ڕاست بکەینەوانێکەوە کیلۆوات بەکاربیێنی نەک من ویستم ئەمە باسکەم چونکە بۆ هاوڵاتیە ڕێزەکانی ئێمە تاوکو ئێستا لەگەڵ مۆلیدەکان زۆرشت بە هەڵەتێ پەڕیەوە بەسەریاندا ئێستا ئەمەی کە حکومەت دەوێت بیکات دەوێت ڕێککاری خۆی کاتی خۆی بڵین لە 2005-6 مۆلیدە دانرا لەبەرەوەی سعات نەبوو دای بنێن بۆ مۆلیدەکان وەکو شتێکی ناچاری وحدەیەکی قیاسی وەکو ناچاری ئەم پێردانرا یعنی وەکو ئەمپێرسا بۆ نمونەگەریەوە لە ماڵەوە 4 ئەمپێرتانە بێت تۆ بە معدەلی 3 ئەمپێر بەکارهێنی بۆی جۆزەکەت هەڵنەسێتەوانێ یعنی 3 بەکارهێنی و ئیتر ئەم ئەگەر لە ماڵ نەبی بەکاری بهێنی یانەی هێنی تۆ بە سەری مانگ پارەی ئەوم پێرە بیت بەس لە کیلۆواتە وانە ئێستا ئەوانەی کە لە سیستیەکانە نیشتەجێ بوون بە کیلۆواتە کارەباکانیان ئەگەر بەکاری بێنن بە پارادەن کە بەکاری نێنن پارە نادەن ئەمێنێتەوە بەڵام ینی حەزەکەم وڵاتی وەشی لە بەرچاو ڕوون بێ ینی کە تۆ ئەگەر باسی ئەمپێریش بکەیت لە ئەمپێریشە تۆ بە بەردەوامی لە ماڵەکە مەسەلەن بە دایم 10 ئەمپێر بەکار ناهێنی یان 8 ئەمپێر بەکار ناهێنی تۆ لەوانەیە لە بەیانیانە تانیوە ڕۆ ماڵەوە کەسی لێنێ ئەمپێرێکیش بەکار ناهێنی بەڵام لە شەوە هەمووی لە ماڵەوە و سپلیت ئیشەکە و لەوانەیە دایکی غەسالەی جل شۆرین بەکاربهێنێ لەوانەیە سپلیت بەکاربهێنێ بۆیلەر بەکاربێنی لەوانەیە بچیتە 15 ئەمپێریش 20 ئەمپێریش بەس بۆ ماوەی چەند سەعاتێک یعنی ئەمە بە تێگڕایی نییە بەڵی بەبەد یەکێک لە مشکلەکانی ئێستا لە میدیا زۆر باسەکرێت ئەڵێ ئەگەر تۆ 8 ئەمپێر بەکاربێنی لە 24 ساعتە نییە 8 ئەمپێر بەردەوام ئەمپێر بە بەردەوامی نییە 20 ئەمپێری بەردەوام نییە یعنی بە کاتی جیاوازە مەسەلەن تۆ ئەگەر بۆیلەر ئیش پێ بکەی بۆیلەر ئەگەر 3000 بێت ئەبۆ بەرچاوڕوونی یعنی لە سەعاتێکە 3 کیلۆواتی ئەوێ ئەگەر 4 ساعت ئیش بکە 12 کیلۆوات کارەبای ئەوێ لە سەعاتێک لە ڕۆژێکە یعنی لە ڕۆژێکە ئەگەر 2 کیلۆوات بێ یعنی مەسەلەن ها 2000 هەیە ئەگەر 2000 بێ سەعاتی 2 کیلۆواتی ئەوێ ئەگەر 4 ساعت ئیشکە 8 ئەوێ 8 ئەمپێری ئەوێ لەبەرەوە یعنی وحدەی قیاسی بەم شێوەیە و بە بڕوای ئێمە ڕەنگە بڵێم لە هەندێک لە مانگەکانە لە مانگەکانی هاوین مەسەلەن وەکو 7 و 8 یاخود مانگی 12 1 2 ئەمانە خواست لەسەر کارەبا زۆرە چونکە ئێمە بەداخەوە یعنی سەرچاوی گەرمکردنەوەی ماڵەکانمان زۆرتر کارەبایە بەداخەوە مەسەلەن لە وەرزی زستانە نەوت گرانە بێت وەکو پێویست خەڵک ناتوانێت بۆیە بە ناچاری پەنا بۆ هیتەریان بۆ سپلیتە بە بەکاری بهێنێ من تەمە ناکەم یعنی لە دوای پرۆژەی ڕووناکی یعنی حکومەت پیاچوونەوەی زۆر کابوو ئەوەی هەوڵ بدا یعنی ئاو گەرمکردن لە ماڵەکان بکرێتەوانێ غاز پێویست دابین کرێ بۆ ئەوەی کەوا بتوانین گیزەری غاز بەکاربهێنین چونکە بۆی پشتبەستن بە کارەبا کەمتر بێتەوە بەڵێ کاسیروان هەر لەسەر بابەتی پرۆژەی ڕووناکی و ئەو تایبەتمەندیانە کە دروستی دەکات بە بڕوای ئێوە دەتوانێت تا چه ئاستێک کاریگەری لەسەر کولتوری هاوڵاتیانی ئێمە هەبێ بەرەوکوان بێت چونکە بە دڵنیایی یەکەم شت هاوڵاتیان بیر لەوە ئەکەنەوە کە گڵۆب هەڵکەن بیکوژێنەوە و شێوازی پارەدانەکە چۆن ئەبێ ئایا لە ڕێگەی سیستم و کاژمێری تایبەتەوە بێت جارێکی بۆی دانێن یاخود هەر بەم شێوازی لەسەر ئێمە با بڵێن لە ساڵی 2019 حکوومەت ئێرەم بڕیاریەوە پرۆژەی پێوەری زیرەکی داناوە بۆ ماڵەکان چکە تۆ پرۆژەی پێوەری زیرەکن نەبێ ناتوانانی پرۆژەی ڕووناکی جێبەجێ بکەین یعنی پێوەری ئامادەکاری بۆ کراوە پێوەری زیرەک لە ڕێگەی پێوەری زیرەکەوە ئەتوانی ئیداری کەرتی کارەبا بگۆڕی ئەوەیە ئەتوانی بیکەی بە دیجیتاڵی و ئەتوانی سوود لە هەموو تەکنۆلۆژیا تازەکان وەربگری تەبان پارە هەروەکو شێوەی جارانە مانگانە پسوولەی کارەبا ئەچێتەوانێ بۆ ماڵەکان و ماڵەکان ئەتوانن لەبەر دەرگا پاری کارەباکانیان بەر ڕەنگە ئەم بەرنمەیە باڵێن پرۆژەی ڕووناکی پێشکەوتووە ڕەنگە بتوانرێت لە مستەقبەلە بتوانی لە ڕێگەی مۆبایلی شۆ پارێ پارەش بیت و ئەوانە
ئەو هەموو ئەو ئۆپشنانە هەیە لە ئێستا لە مناقەشاتان. چۆن کۆنتترۆلی ئەوە ئەکرێت کە ئەگەر پارەکان لە کاتی خۆیدا نەدرێت بۆ کوژانەوە هەڵکردنەوەی؟ وڵی تا ئێستا بڵین بڕیار لەسەرەوە نەدراوە تۆ ئەگەر قەرزاربی چۆن پارە لە بەروی پرۆژێ ڕووناکی ئێستا تازەیە، یعنی حکوومەت هێشتا نەچۆتە ئەوەی کەوا بڵێ من ئەگەر پارەنەی کارەبا بڕم. ئێمە تا ئێستا لە ماڵانە ئەو پرۆژێ جێبەجێ نەکراوە، بڕینی ماڵان بەس لە شوێنی تیجاری جێبەجێ کراوە. مەسەرەن شوێن هەیە 15 میلیۆن 20 میلیۆن 50 میلیۆن قەرزارە شوێنی تیجاری، ئەوە کارەباکەی ئەگەر نەیداد ئەی بڕدرێت بۆشی ئەکرێ بە قست بۆی بتوانێت ئیلتیزام کاپیەوەی پارەکە بدا. بەڵام ئێمە ڕاستەکەی من باس لە بەرپرسیارەتی بەکارهێنان کرا، من حەزەکەم لەسەر تۆزە قسە بکەین. ئێمە مشکلێکمانەیە لە وڵاتی ئێمەیە، یعنی کۆمەلگایەکی مەسرفگەراین، کۆمەلگایەکین لە هەموو شتێکە زیادە مەسرفیمان هەیە، لە ئاوە، لە خواردن دروستکردنە، دەگەشتەکە بڵێنی حکوومەت لە جلوبەرگا، لە کارەبا بەکارهێنانە. ئێمە یعنی ئەگەر لە هەندێک شتا زەرەر لە سیستەمەکەمان نەدەین لە کارەبا و لە ئاوا زەرەر لە خەڵکە دەین، زەرەر بە لە کارەبایە یعنی هەمووی ژینگە چکە و کارەبایە کە دروستەکرێ هەمووی بە سووتانی غاز و گازۆیل و ئەوەیە هەمووی ئەو گوڵەپێک ئیشەکە بەبێ سوود وەربگری، یعنی وەکو وایە تۆ ژینگە پیسە وەک وای ئۆتۆمبیلێک لەبەر دەرگا وەستا بێ و ئیشکا و وەستا بێت. هەموو ئەمانە لەبەرەوە من تەمەناکەم یعنی ئەبێ سلوکی ئێمە ئەو زیادە مەسرفی و ئەو مەسرفگەراییە لە بەکارهێنانی کارەبایە بگۆڕدرێ، یعنی بۆ ئەوەی بتوانین هەم بەشدار بین لە چارەسەرکردنی کێشەی کارەبا، هەم بەشدار بین لە کەمکردنەوەی پیسبوونی ژینگە و هەم پارەش نەدەین. یعنی من بۆ پارەیەک بم بە حکوومەت کە لە زیادە مەسرفیەوەیە، یعنی من بە ژێری پێویستی خۆم بەکاری هێنم. من حتاوە کامێرەکانی مرور ئەڵێ تۆ سەریع مەڕۆبا پارە نەی بە حکوومەت، یعنی کە تۆ ئیلتیزام کە بەو ڕەنجی هەتا پارەی کەمتری بە حکوومەت زۆر بەکار بهێنیت و دەسی پێوە نەگری و زیادە ڕەویتیا بکەی بەتەکیید لەسەر جیرفانی خۆتەکەوێت. بەدڵنیایەوە خۆم هەرمە بەسم بۆ پرسیاری ژینگە بکەم، تا چەندێک ئێوە پێشبینیتان لە استراتژی و پلاندانانەکانتاندا پێشبینیتان کردووە تا چەندێک گۆڕانکاری لە ژینگەی شارەکان دروست ببێ، بە تایبەت لە دوای ئەو کۆمەڵە زۆرە لە مۆلیدە ئەهلیەکان کە ئەکوژێنەوە؟ بەڵێ خۆی ڕاستەکەی بەداخەوە، یعنی لە دوای ئۆتۆمبیل دووهەمین سەرچاوی پیسبوونی ژینگە کارەبایە. لەبەر ئەوەی یعنی پێویستیەکی ئیقتصادیە، پێویستێکی ژیاریە، لەبەرەوە ئێمە بەپی ئەو داتایانەی کە ساڵی 2024 ئامادەمان کردبوو، لە ساڵی 2024 لە ناو شاری سلێمانی 585 مۆلیدایە، بەس مۆلیدەی گەڕک، ئەوانەی تر ناسیتیەکان و مەسەنەن مۆلیدەی بینا تیجاریەکان کە خۆیان هەیەە تقریبا 102 میلیۆن و 560 هزار لیتر گازۆیل سووتێنراوە، یعنی تقریبا بایی 260 هزار طن گازی 260 میلیۆن طن گازی دۆمۆکسیدی کاربۆن چۆتە ژینگەوە. لەبەرەوە یعنی بەرپرسیارەتیە، یعنی بەرپرسیارەتە، چونکە ئەگەر ئێمە بەتەنیا لە جلی جوان لەبەرکەین پەیوەندیمان بە خەڵکەوە بەس هەناسەمان هاوبەشە، یعنی هەمومان لە یەک ژینگەوە هەناسە وەرەگرین، بۆیە بەرپرسیارەتی هەمومانە یعنی پاک ڕاگررتنی ژینگە. لەبەرەوە من تەمەناکەم یعنی زیادە ڕەوی نەکەین لە بەکارهێنانی کارەبایە، لەبەرەوەی بەڕاستی سەرچاوەیەکی زۆر خراپی پیسکردنی ژینگە. من ئەمە پرسیارەکەمە کاکسیروان لە بەکارهێنان لە دەست بەکاربوونی پرۆژەی ڕووناکی باشە، ئەمیش بە هەماشەوە پێویستی بەو بڕە تایبەتە هەیە لە سوتەمەنی سووتاندر. اینجا ئەگەر هاوڵاتیان بێت و هەمووان باگریمان پارەکەشیان ناو کێشیان نەبوو، ئێمە چەندێک گۆڕانکاری لە پیسبوونی ژینگە دروستە بێ بە ئەندازەی ئەو مۆلیدانە سوتەمەنی پێویستە بسووتێنرێت بۆ پرۆژێ ڕووناکی یاخود کەمتر؟ خۆی سەرچاوی بتەبەن ئێستای کارەبای نیشتیمانی غازە، غاز بڵین کەمتر پیسبوونی ژینگەی پاشماوەی کەمتر، بەڵێ یعنی وەکو گازۆیل نییە، گازۆیل زۆرترە، یعنی با بڵین بڕی پیسکردنی ژینگەکەی. لەبەرەوە یعنی هەوڵە درێ، یعنی ئێستا بڵین لە پلانایە لە بڵین بەرەمێنانی غاز زیاد بکرێ و ویزگەکان هەمویان ئێمە ئەوەی کە هەیە بەمی بە غازی سروشتی ئیشەکە.
و با بڵین پلان هەیە کەەوە هاندانی خەڵک بۆ ئەوەی بتوانێت سیستەمی سۆلار دانێ لە سەربان و زەیخۆر بۆ ئەوەی هەم بەشدار بێت لە چارەسەرکردنی کێشەی کارەبا و هەم کەمتر پاری کارەبا بە لە یعنی تێگەی و هەم بتوانێت وەکو لە زوربەی وڵاتان هەیە پلان هەیە گۆڕینی بەکارهێنەری کارەبایە لە مستهلیکەوە بۆ منتیجی کارەبا یعنی سیستمی سۆلار بۆ هەموو کەسێکە و هەموو هیچ سیاسەتێکی تایبەت هەیە کەسێکە بێ خانۆکی چەند مەتر بێت چۆن بێ و پێویست دەکات ڕێگە پێدانی لە لای ئێوە بۆ وەرگیرە لە بەڕێوەبەراتێک وڵی ئێستا یعنی ئێستا خۆی کە دوای ئەوەی کە سیستەمی سۆلاری دانا ئەبێ بێ لای ئێبە تۆماری بکات بۆ ئەوەی بتوانێت ئەو بەشێکە لە خۆی زیادە بێ و ئەیکاتەوە ناو تۆڕی کارەبای نیشتیمانی سەری مانگ لە پسوولەکەی دەربکرێت یعنی ئەگەر هات و خۆی دای بنێ لە سەربان و نەیان لای ئێمە تۆماریکا و میتەرەکەی سەعاتەکەی ئەپگرید نەکرێ ئەو سوود لەو ینی سوودە نابینێت لە ئەوەی پسوولەکەی بۆ چکە بەڕاستی یەکێک لەو بڕیارە گرنگانی کە حکومە دیاوێتی مەوزوعی مەقاسی ئەو قتاقەیە یعنی ئێستا لە وڵاتانی ترە لە تورکیا یا لە ئەوروپا تاقەکە حکومەت لی ئەکڕێتەوە شەریکات لی ئەکرێتەوە بەس حکومەت ئێرێم مەقاسی بووەکە ڕێگەی پێدا خۆشی بەکاری بێت خۆی بەکاری هێنێ ئەوەی کە زیاد بوو لێی بە سعری پۆلەکەی خۆی لێ وەرەگری ئەگەر تیجاری بوو بە سعری تیجاری لێ وەرەگرێ پیشەسازی بوو بە سعری پیشەسازی لێ وەرەگرێ ئەگەر ماڵان بوو بە سعری ماڵان لێ وەرەگرێ ئەمەش بڕیارێکی گرنگە بەڕاستی یعنی دەرفەتێکی زۆر باشە ئەگەر کەسێک ئیمکانیاتی هەبێ سیستەمی سۆلار دابنێ لە سەربانی ماڵەکەی خۆی هیچ مەترسێکی نییە بۆ ماڵەکان هەڵە بەکارهێنانێک باسەوە بۆ زۆر جار کە لە سەربان داێنیت تیشکی سەربان بڵین کە ئەیا لە سەربانەکە ڕەنگ ئەبێ بە سێبەر یعنی ڕەنگە بڵێم سوودی شەوێ سێبەرێک دروستەکە بۆ سەربانەکە و بۆ ئەوە یعنی زەرری ژینگەیی نییە تەنها زەرێکی ئەگەر هەی بێ مەوزوعی بینێ لە مستقبلە لە ماوەی 10 ساڵی داهاتووە مشکلی ڕیسایکلینی ئەو بەناڵانەیە کە داێنین چۆن ڕیسایکلین بکرێن و هەڵگیرێن و لەناو ببرێن بەڵێ شتێکی گرنگ چ شتێک ماوە لەسەر پرۆژێ ڕووناکی کە پێویستە باس کرێ و بە پێی پێویست لە ناو میدیاکانە سەرنجی نەخراوێتە سەر ڕاستەکەی ینی من ئێمە زۆر هینا پرۆژەی ڕووناکی لە سەرەتایەتی یعنی ئەو نرخەکەی گلەی لای هەندێک لە هاوڵاتیان دروست کردووە بە بڕوای من قابلی پیاچوونەوەیە و هەرواشە ینی ئەڵێ دوای 6 مانگ تەقیم و هەڵسەنگاندنی بووە کرێت ینی شتێک نییە قابلی دەستکاریکردن نەبێ تەسەورەکەم من ئەڵێمە بێ هەمان پژگیریان پرۆژەیە بکەین بچێتە بواری جێبەجێکردنەوەوانێ کارەبای بەردەوام لە هەموو کوردستان دابین بکرێ دوای شەڕی نرخەکەی ئەوە بابەتێکی ترە ئەکرێ مثلا مناقەشات بکرێ پێشنیار بکرێتە بەردەمی حکوومەت بۆ مثلا گۆڕانکاری لە نرخەکەی بکرێت ڕاستە دەستی ئەوە خۆش بێت زۆر زۆر سوپاسانەکەم کاکسیروان من لە نزیک ئێوە زۆر وەڵامی گونجاو وەرگرت هیوادارم ئێوەش پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێ ئەگەر شتێک مەبەست بوو بێ باسیکەی من نەمپرسی بێ کۆتا سوپاسانەکەم و دەستخۆشیتان لێگەم کە بتوانین زانیاری تەواو بگەینین بە هاوڵاتیان ڕاستی پرۆژەی ڕووناکی وەکو پێموتی پرۆژێکی لە سەرەتایەتی ئێمە لە سلێمانی تەنها لە دەگەڕەکە کراوە و ئامادەکاریەکەینی تە پرۆژەی 2 ساڵە خایەنێت ئیشەڵڵا سەرکەوتووە بێ و بتوانین بابەتی نرخەکەشی وەکوتم دوجار قابلی مناقەشەکە بەدڵنیایەوە دەستان خۆش بێ هیوادارم سوتان بینی بێ لە وەڵامەکانی بەڕێز کاکسیروان و ئەوەی لە کۆتاییە ماوە و گرنگە باس بکرێ بەڕاستی تکایە با هەمومان هاوکار و پشتیوانی ئەو پرۆژە و پلانە گشتگیرانە بین کە لە خزمەتی شار و نەتەوەیە بەگشتی بەڕاستی لە هەموو نەتەوەکان لە هەموو جیهاندا هاوڵاتیان زۆر پشتی دەسەڵات و حکومت دەگرن بۆ ئەو پرۆژانەی کە ژێرخانی وڵات بەهێز دەکات پرۆژەی کارەبایەکە لە پرۆژانەی ماوەی 34 ساڵە هاوڵاتیان بە ئاواتی ئەوەوەن کە جێگیر ببێ و کە کارەبای 24 کاتژمێری بێتە نێو ماڵەکان وەکو بەڕێزیان زۆر بە وردی مەبەستم بوو لەم پرۆگرامە لەسەر ئەو بابەتە قسە بکەین کە پێوەری کارەبا چییە و نرخەکەی چۆن دادەنرێت کە دەکرێت بە هەڵەدا چوونێکی زۆر ڕوویدا بێت لەبەر ئەوەی کە هێشتا بە پێی پێویست زانیاری گشتیش نییە دەربارەی هاوڵاتیان بەڕێزەکان کە
چۆنا کارەبای ماڵەکانیان دەپێون هێشتا ئەو سیستمە لە نێو کۆمەڵگەی ئێمە پێڕانە هاتوون کە بزانین من لە ماڵەکەم چۆنا کارەبا بەکارێنم و ڕۆژێکگەر لە ماڵ نەبم چۆن و ڕۆژێک لە ماڵ بم چۆنە ئەمانە زۆر گرنگن تکایە بە وردبینیەوە بە پڕکردنی زانیارەکانی خۆمان لی بڕوانین بۆ ئەوی هەموو پێکەوە هاوکار بین تاوەکو نیشتیمانمان شار و شارۆچکەکانمان هەموو ئاوەدان بن ڕووناک بن هەموو پشگیری پرۆژێ ڕووناکی بین و تاوەکو داهاتوشمان ڕووناک بێت سواز بۆ بینەربوونتان جارێکی سوپاسی بەڕستانەکەم بۆ ئامادەبوونتان سپاس بۆ جەنابتان.